دوای دروستبوونی قەرەباڵغێکی زۆر لە سەرەی غازی حکومی 8500 دیناری قایم خانمێتی سلێمانی بڕیاریدا کۆتایی بە سەرەی بەردەم بەنزیخانەکان بێنێت. لەمە دووە بریکارەکان لە ناو کۆڵانەکاندا غاز دابەش دەکەن. بۆ ڕزگارکردنی ئەم خەڵکەی توانای کڕینی غازی گرانیان نییە. ناکەی کورەوە ئەمە یەکەم جار نییە. ئێستا ئەمە پێی ماوە غازی پێ ماوە نەماوە کورە کابرا چوار پێنج بڵدی هەر فەوتا. فەوتا بڵێ. وڵاوە شانیان بێنە بەس دوانی فەوتاوە تایس. ئێستا ئێوە چاوەڕێی سەهاری ترن بێ یان چی؟ بەڵێ بەس باوەڕ ناکەم نایەت. بەرقسەیە. ئەم خەڵکە زۆرەکە لە سەر ئەوەستاوە هەموویە بێ بڕاتەوە. دیارە وایە بەس کە هاو بەغەڵەت لە دواوە تازێکەکە ئەمە سەرگاوە بوو لیان تێکس. وەرتان نەگرتووە غازەکە؟ وڵا ناکەی. گەیشتە سەرەی تۆ کۆتاییەوە. وەرە ناوەڵا لاس کەس لە دەستی کەوتەوە. هەر کەسە و چی؟ سەرە نییە سەرە سەرە نەماوە. وەزاکە شەڕ. کەی هاتی تۆ؟ وڵا من لە سەعات حەوتەوە هاتوومەگەڵ خەڵکە وەستاوە. باشە یەک سیارە هاتووە یان چەند سیارەیەک دێن ببەن؟ سیاری تریە دێ ئەمە کۆتا. ئازانم. سەرەی درێژی هەوڵاتیان بۆ غازی ماڵان دیمەنێکی ئاشنا و تاڵە کە سایستی قمپانی چاپی وچێتیدا. بەهۆی ئاڵۆزیەکانی ناوچەکەوە قەیرانێکی قوڵ بەرەو یارێمی کوردستانی گرتووە و نرخی غازی بازرگانیش 200,000 دیناری تێپەڕاندووە. ئەخیر جار کە ئۆتۆمبیلێکی غاز هات بێ بە کۆڵانەکەی ئێوە کەی بووە؟ یعنی لەم ڕۆژانەیە. 4-5 ڕۆژ لەمەوە پێش بوو. 4 ڕۆژ 5 ڕۆژە بێت. ئەترەوە ئەخیر جار بوو. ئەخیر جار. بەڵێ. لە بەنزیخانەکان بە ئاسایی دەستەکەوێت یەکسەر دەتوانی پڕیکەی بە 20,000. بەڵێ بەڵام گرانە. گرانە لێتری بە 900 ئەمڕۆ بە 450 بوو ئێستا بە 900 ئاین دوو قات زیایی کرد. من نەمزانی لێرە تەوزیعاتەیە ئیتر هاتمە ئێرە ئەوە دیتم قەرەباڵغە وتم سەرش دانێم بەخوا بەرم ناکەوی لاکە بوو. ئیسیباری ماڵەوە غازتان نەمابوو یان ترسای کە زیاتر غازمانە یەک غازێکمان هەیە لەسەر تەباخکەیە. چەند کەی بە ئاسایی دەستکەوتە چەند ڕۆژ پێشدا؟ کورەوە هی مانگێ لەمە پێشە بەخوا کە لە بەرمان کەوتووە. گەڕانەوەی ئۆتۆمبیلی غاز بۆ گەڕەکەکان تەنیا چارەسەرێکی کاتیە بۆ شکستێکی گەورەی ئیدارەدانی سەرچاوەکان لەلایەن دەسەڵاتەوە. دەوترێت هاوڵاتیان پێویستیان بە خزمەتگوزاری جێگرەوە هەیە نەوەک تەنیا گۆڕینی شوێنی نەهامەتیەکان. ڕامێر عوسمان کەناڵی پێیا سلێمانی.